نییە ڕەیەک زانانوان فەرمووە ئەی خەمە سەرسەرم ڕەی بەرامبەریش ئەڵێن نا جیاوازە دروستە ئەوەی شەر خەمە سەرسەرم بەڵام کاتێک تۆ جەنابەت ئیتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ وێنەگرتن دروست نییە ئەو قسە زۆر هەڵێ زۆر هەڵێ بۆ چونکە بریتە لە ڤیدیۆش بریتە لە ڕەسم اینجا تەحریکی پێکرێ بۆیە کامێرەمان هەیە لە چرکەیەکە 30 ڕەسمەگرێ اینجا بەخێرایی کاتە پیشانەدرێ بێتە ڤیدیۆ هەموو ڤیدیۆیەک ڕەسمە غير متحركة دوای تحریکی پێکرێ بۆ نابێ بێتە سەر تەلەڤیزیۆن کاتێک تو ئەڵێ وێنەگرتن دروست نییە نابێ بێتە سەر تەلەڤیزیۆن لە ماڵی خۆتا فتوا بدە لە جێ مزگەوتی خۆتا فتوا بدە بەڵام کاتێک ئیتە سەر تەلەڤیزیۆن ئاگاد لە عیلمی ئەمڕۆ نیە تووشی شۆک ئەبی اینجا دوای ئەوە یەکێ لەو خاڵە گرنگانەی کە زۆر گرنگە ئەوەیە بەکارهێنانی وشەی بدعا لە ڕەئی فقهی جیاوازە کارێسەیەکی زۆر گەورەیە کاتێ ئەبەو شێوەیە بیرەکەینەوە یەکێ لە زاناکانە فەرمێ هەر کاتێک دیالۆگ و کێشە و صراع لە نێوان زانایان و ئەنصاف العولەما کۆلکە زانا و کۆلکە مەلا دروست بوو زۆربەی حاڵەتەکان بە تەنازولی ئەهلی عیلم تەواو ئەبێت و بەسەرکەوتنی جەهل بەسەر عیلمە نمونەیەک کاتی خۆی طبعا ڕەئی زانایان فەرموویانە ئەو ئافرەتەی خەریکی حەجە نابێت دەموچاوی داپۆشێ بەڵام هەندێک کۆلکە مەلا عینادیان کردبوو لە کاتی خۆیان وتیان نەخێرە هەرە بێ نیقابی هەبێ و پەچەی هەبێ و دەموچاوی داپۆشێ زانانیشە فەرمون نابێ بەڵام نا جەماوەر دایمە لەگەڵ توندوتی ژیایە ئەوانە جەماوەریان لەگەڵایە کۆلکە مەلاکان جەماوەریان لەگەڵا چونکە ئەمە دینە ئەمە حەڵاڵ نییە حرامە دائما ئەگەر دوو ڕەئی بێ یەکیان بڵێ حرام یەکیان بڵێ حەڵاڵ جەماوەری خەڵکی لەگەڵ کامیانان لەگەڵ حرامەکان ئەوەی بڵێ حەڵاڵ وا پیشانەدرێت کە لە دین وازیە ناوە دینی لاواز بووە دینی کاڵ بووەتەوە بۆیە حەڵاڵە ئەبەو شێوەیە مەجبور بوون زاناکان تەنازولیان کردوتیان کاکەوە ڕێکەوتنێ بکەین ڕێکەوتنەکە چییە با ئەم ئافرەتانە قامیشێک بکەنە سەریان یاخود دارێک نازان بینیوتانە وێنەی کۆنا هەیە باشە قامیشێک یاخود دارێک بێنێ ئەم دار ئەوە بەرز بێتەوە پەچەکەی بدا بەسەریا ئەو کاتێ ئەوە تا دەموچاوی جوان داپۆشیوە ئەوە تا جوان دەموچاوی کەشف کردووە ئەم شەڕەیە بە ئینتیصاری جەهل بەسەر چییە بەسەر عیلما تەواو بێ ئەبەو شێوەیە بۆیە ئەمێ باس ئێوە بکەم هەر کاتێ ڕێیەکی جیاواز هەبوو ئامان سەد ئامان ناوی بدعای لێمەنێ ئەگەر ناویشی بدعای لێئەنەی ئەوەندە تون مەبە لە بابەتی بدعا کە بڵێ دراوسەی کابرایەکی یەهودی بکەم باشترە لەوەی دراوسەی کابرایەکەم کە بدعایەکی هەیە بۆیە ئەڵێ هەرچی گوناه هەیە بیکەی زیناکەی عارەقە خۆیتەوە لای خوا کەمترە گوناهەکەی لەبەرەوەی یەک بدعای شەبێ با بچوک بێ بدعا هەر هەمووی زەڵالەت و هەر گومڕایە ئەمە مافی خۆتەکەوا بڵێ بەڵام تۆ ئەبێ ئاگاد لێبێ بزانێت چ کیشەیەکمان بۆ ئەنێیتەوە حەتا وای لێ یەک زانا ڕزگاری نەبێ لە دەستی تۆ لە دەمی تۆ ئێستا بۆ نمونە زانامان هەیە زانای گەورە بەڵام هەندێشت زانای دیکە هەر لەسەر دەما پیان و تۆ بدعا بۆ نمونە ئیبن باز ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ تەعزیەدانان دروسە زانای دیکە لێم بدعای باشە حتى عشاء الوالدين کاتێ دوای هەفتەیەک یاخۆ دوای مانگی خواردنێ بکەی بەناوی چییە بەناوی باوکتەوە کە مردووە بەناوی دایکتەوە ئەڵێ دروستە زانای دیکەڵێن بدعایە تەسبیح ئەڵێ دروستە زانای دیکەڵێن چییە بدعایە تکراری عمرە لە حەجە لوجنەی دائیمە لەگەڵی بن باز ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون دروستە زانای دیکەوتیانە بدعایە دوعای ختم لە نوێژە ختمی قورئان فەرمانە دروستە ئەوانی دیکەوتیانە بدعایە القراءة من المصحف ئەوان وتیانە دروستە ئەوانی دیکەوتیانە بدعایە تقبیل المصحف ماچکردی مصحف محراب دانان سكتي إمام دواي فاتحة قبض اليدين داي سمع الله لمن حمده دا سجرتي ابن باز فرمي سنة أو فرمتشيا بدعية الزيادة على 11 ركعة في رمضان أي البانية الله بدعية زانا كان يديك ألين دروسة لجنة أفرمت زيادة على القبضة للريشة لبستي دريش تربية ألين دروسة أواني ديك ألين شيء حرامة ألين بدعية التهنئة بالعام الهجري أبا وشيوية أجر سيري بكين زانا نامني دعاء ختم للرمضان الباني وابو بكر ابو زيد بن عثيمين الان دروزنيه كشي ابن باز وابن جبرين وفوزان وعثيمين الان دروسه بدء المحافل بالقران ام كوريك ما بقران دسمان بيكر لاي ابو بكر ابو زيد يا ابو زيد لقال ابن عثيمين الان دروزنيه وبدعيه لاي فوزان والباني اواني ديكالان شيا دروسه دەیەهانمونە مان هەیە لەو بابەتەوە کە کێشە دروست بووە باش ئەو کاتت ئەتوانی جورئەتە هەبێ بڵێ دروست نییە سەلام لای ابن باز بکەی ڕەحمەتی خوای لێبێ دروست نییە سەلام لە ئەلبانی بکەی لە هەندێک بابەتا وتێتی چییە دروسە و سنەتە ئەوانی دیکەوتانە بدعایە یاخۆ ابن جبرین یاخۆ فۆزان ئەبوو شێوەیە نابێ ئەو خەڵکەیە تێبگەین تووشی کێشە ئەبین بۆیە بەڕاستی یەکێک لەو کتابانەی کە سوودی زۆرە بەڵام زەرەرشی هەیە
ئێمە قودسێتمان بۆ کەس نییە کە وتمان جیاوازیکردن لە نێوان دەق و تێگەشتنی دەقا ئەبێ ئاوا تێ بگەین ئەو زانا گەورەی مەهماکان گەورەی بێ غەڵەتی لێ ئەبینی غەڵەتەکە وا لێ ناکات تۆ لە شەئن و پلەپایەی کەم بکەیتەوە تەواو زەربی سەفری بکەیت بەڵام وەکو ئێمە بەینە تەقدیسی وەتەبخیس نە تەقدیسەکەین نە سوکایەتیشی پێکەین عالم بووم بۆ بێنە زانان بۆ بێنە غەڵەتی گەورەی نەبێ نە غەڵەتی بچوو غەڵەتی گەورەی نەبێ غەڵەتی گەورەی نەبێ هەر لە هەموو ئیمامە مەزهبەکان لە مەزهبەکانە غەڵەت هەیە بەڵام نابێ کابرایەک هەروە بە ئاسانی ئەو غەڵەتە بقۆزێتەوە و بیکاتە هۆکاری سوکایەتی کردن پێی یەکێک لەوانە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە ئەو عەقلیەتە گەورەی لە مختصەری فتاوای مەسریە باسی جەهربەنیەتەکە ئەڵێ بەدەنگی بەرز بڵێ نیەتمە 4 کات نوێژی نیوەڕۆکەم بۆ پەروەردگار ئەفەرمێ ئەبێ نەسیحەتی پێی واز بێنێ ئەگەر وازی لێهێنا وا بزانێ ئەمە دینە ئەڵێ ئەبێ بیکوژی سەری بڕی ملی دەکەیت و ئەمە فتوایە کە لە ئیبن تەیمیە غەڵەتە بەڵام ئەم فتوایە ئایا لە شەئنی ئیبن تەیمیە کەمە کاتەوە کەمی ناکاتەوە بەڵام ئەبێ بزانین کەس مقدس نییە ئەمە کارسەیە کاتی ئەبینین کتێبێک دانی وە بزانین ئەمە مقدسە یەکێ لەو کتێبانە کە تەقدیسی پێبەخشرا و لان مؤلفەکەیەوە شەرحی سونە عەلامەی بەربەهاری کە یەکێک لە کیباری حەنابیلە ڕەحمەتی خوای لێوێ شەرح سونە هی ئەم شەرح سونە بۆتە مەنهەج لە زۆر جێگەکانە شەرح کراوە نزیکەی 20 شەرحی لەسەرە ئیعتیمادی سەر کراوە بەڵام بەڕاستی گوێ بگرن بزان ئەڵێ چی ئەڵێ من أعرض بوجهه عن صاحب بدعة ملأ الله قلبه إيمانا أوي بش بكاتا كي يك كسي بدعيتي عليه خواي جورا ضلي بركا لنور أما غيبة أما ناتوان أم حكم بين ومن انتهر صاحب بدعة آمنه الله يوم الفزع الأكبر أما بيغمر ومان بيبلين نكما مسايكي أيني ومن أهان صاحب بدعين رفع الله في الجنة 100 درجة أمصد درجة لكوي هنا أمصد درجة لكوي هنا من جدواي أو أفرميتي الله فرحم الله عبدا ورحم والديه قرأ هذا الكتاب وبثه وعمل به ودعا إليه الرحمة إخوائي لو كسيكا كتابة خنتوا لباوكشي أو كسيكا بانشي بوكا بلاوي أكاتوا واحتج بي أكاتب القبسر خلقوا فإنه دين الله ودين رسوله صلى الله عليه وسلم عم كتابة دين إخوة ودين في غمرة عليه الصلاة والسلام فإنه من استحل شيئا خلاف ما في هذا الكتاب فإنه ليس يدين له لله بدين وقد رده كله الله أوي حرفك باوري نبي بمكتابة بەپێچەوانەی ئەم کتێبەوە ئیش بکە و فتوا بدا ئەفەرمی هیچ دینێکی نییە بۆ لای خوا بەڵکو هەموو دینەکەی چییە ڕەت کردووەتەوە كما لو أن عبدا تشبيهك بقرآنه كما لو أن عبدا آمن بجميع ما قال الله تعالى إلا أنه شك في حرف فقد رد جميع ما قال الله تعالى وهو كافر باشا يك بيت لم كتابة إنكاري بكي كافر بي لديكي جيكي ديكا أليتشي بس هو كاكله أو بدعنا هرهم ضلالته إلا واحدة وهو من آمن بما في هذا الكتاب باشا واعتقد من غير ريبة في قلبه ولا شكوك فهو صاحب سنة وهو الناجي إن شاء الله فمن أقر الجيك ترالتي فمن أقر بما في هذا الكتاب وآمن به واتخذه إماما ولم يشك في حرف منه ولم يجحد حرفا واحدا فهو صاحب سنة وجماعة وهو كامل قد كملت فيه السنة ومن جحد حرفا مما في هذا الكتاب أو شك أو وقف حتى أجر جماني شتبو أكن نيزاني كتابة كنا بيستوى بلي والله من نازانم حكمي أم كتابية عليه فهو صاحب هوى فهو لكاتك أم كتابية دا كنها حديثي موضوع ضعيف تياي هرم موضوع تياي أي شون حديثي موضوع كيت بلقى بسر إيمو كافر معنا كيت ولا من لدر معنا كي أمام كيت صاحب بدعو ضلالات يكك لو حديثانا بونمنا أفرمي لكل نبي حوض همو نبيك حوزك إلا صالح فإن حوضه ضرع ناقته أم حديثا موضوع على زانيان ابن جوزي وغير ابن جوزي فرمي حديثا موضوعة بلام أم كتابي أم حديثي شي هناوة چنها حديثي ديكش الله أجر جمان لحرفك هابي أما توشي كفر وضلالات أبي بابتك زوري ما أبو بلام أواه رشمان ليكري خواهي جورا لمن قبولك خواهي جورا أجر الله معنا كي أبو من راس كيتنو يا رب العالمين خواهي جورا ضلي أمة مسانش أودان كي كزياتر أجر الله من هبي برعشكاوي ببي أوي تيروري فكري يكتر بكين كمسلمان سخريكي تيروري فكري يكترن كز ناويري قصيق لدل يا هبي بيلي بمسلمانان وبوي باسكا لكاتك فروردگار بكافركانك الله يفرمي قل هاتوا برهانكم إن كنتم صادقين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه